برو موسیقی گره در من داخوازي تو زانم کە لێرە بەیەکەوە هاوکار بووین بە خۆشحاڵی و ئەمڕۆ ئێمە لە کەرکووکەوە هاتوین بۆ بەشداری لەم ئاهەنگ و فستیڤاڵی کە خزمانی گوندی بۆگێت ڕێکیان خستووە. ئەلبەتە من بۆ خۆم دەستخۆشیان لێ دەکەم. ئێمە بە پشت تا پشت چۆنڵێ خەڵکی بۆگدین باپیرمان و کەسوکارمان لێرە بووە، بەڵام من ماوەیەکی زۆرە لە لێرە دابڕاوین بەڵکو لە شارەکانی تر لە کەرکووک لە چەمسەماڵ لەم شارانە نیشتەجێین. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ خزمانی بۆگد و لەم بۆنە و گرنگەدا لەم فستیڤاڵە بەهاریەدا بەشداریمان کردو جێگەی خۆیەتی کە بڵین ئەمە بۆنەیەکی باشە، مناسبەیەکی باشە بۆ ئەوەی کە خزمان و کەسوکار و گوندەکان لێرە کۆ دەبینەوە بەیەکەوە ئاشنایەتی و خزمایەتی و پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز دەبێت لە نێوانمە. وێنەی ئەما بێ ئەو کەسانەیە کە بۆگدەکان ساڵانە فستیڤاڵ و چالاکی زۆر ئەنجام دەدەن. ئەمنەوە لە هەولێرەوە هاتووم پاش 22 ساڵ لە زێدی باو باپیران دانەبڕاوین. منداڵەکانشم حەز دەکە یەکلیان پرسا بڵێ دەڵێن چێن دەرین یەکسەر دەڵێن ئێمە بۆگدین لە بۆگدەکان نەک ئێستا ینی لە هەفتاکانەوە دەستێکی باڵیان هەبووە لە کاری هوەری و کاری هەرەوەزی و کاری بەیەکەوەی و تەوعاان ڕسمی زۆر کۆن و شتیواشمان هەیە کە لە مێژوودا بۆگدەکان نیشانەی ئەوەن کە کاری باشیان کردووە، کاریان لەگەڵ یەکدی کردووە و هەروەها لەسەر هوەر و لەسەر ئەدەب و لەسەر کاری بەیەکەوەی ئیشان کردو و ساڵانە ئەمەش دەکرێتەوە. ئێمەش زۆر خۆشحاڵین ئیتر بە هەر شێوەیەک بێت دەمانەوە بێن بەشداریتیا بکەین. شكرا بجاري نعمتكاني خوا كسمان ئەمڕۆ من وە خاتونێکی گوندی بۆگت بەشداریم کردووە بە نانکردن و کەلانە دروستکردن لە خزمەت ئەم میوانە بەڕێزانە دەین. لە بەیانیەوە سەعات 8ەوە هاتوین و لە خزمەت ئەم خەڵکە بەڕێزەدا بووین. وەڵڵا تەقریبەن 70-80 کەلانە 100 دەنانمان کردووە، 70 کەلانە 80 کەلانەمان کردووە و کەشمان باقی کردووە بەنان. بۆ میوانە خۆشەویستانەی کە ئەمڕۆ بەشداری ئەم فستیڤاڵی گوندی بۆگدیان کردووە. بەڵێ بە دڵنیایەوە زۆریش ناوەڵڵا قەنەعەتکە ئەوەندەی گەنجەکانی ئەم سەردەمەی دەهات پیر و گەنج و لا و هەمووی دەهاتن. ئارە وەڵڵا خۆبەخش هەموو ساڵێ فستیڤاڵ دەکرێت، هەموو تاکێکی گوندی بۆگد بەشداری دەکا، هەیە بە چێژلێنان، هەر یەکەی بە عیشک، هەیە بە نانکردن ئەم برا و کەسانە بە چالێنان لە خزمەت هەمووان دابوون.